لە دنیای زانستی پزیشکیدا وتەیەکەیە دەڵێت ترس لە نەخۆشی لە خودی نەخۆشیەکە کوشندەترە. ڕەنگە ئەم وتەیە هێندێک جار بۆ واقعی هەرێمی کوردستان دروست بێت. ڕاستە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە، بەڵام دەکرێت بەرپرسانی تەندروستی بە وریایی زیاترەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و دەرونی هاوڵاتیان هێور بکەنەوە. سەرباری زۆری ئاماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لە زۆربەی وڵاتان بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە دەکرێت. بە جۆرێک ترس و تۆقاندن بڵاو ناکرێتەوە، بەڵام هێندێک جار لە هەرێمی کوردستان ڕەچاوی ئەم بنەمایە ناکرێت. هێندێک جاریش ئەم ڕەچاو نەکردنا لە بەرپرسانی کەرتی تەندروستی خۆیانەوەیە. پسپۆڕێکی بواری بەرگری جەستە دەڵێت ترساندنی خەڵکی بە بڵاوکردنەوەی ئامار و زانیاری مەترسیدار کاریگەری گەورەی لەسەر دەروون و بەرگری جەستەی تاک دروست دەبێت. بە جۆرێک ئەگەر کەسێک بە سووکیش تووشی نەخۆشی بێت ترساندنی وای لێ دەکات نەخۆشیەکە بە قورسی بکرێت. بەڵام بەڕاستی لە ڕووی زانستیەوە ترس و دڵڕاوچێ دەبێت هۆی ئەوەی کەوا بەرگری جەستە ئەوەنەی کە نەخۆشیەکان ئێستا پەیوەندی بە لایەنە دەرونیەکەەوە هەیە بە هەمان بگرێ بڕێک لەوە کەمتر پەیوەندی بە لایانی جەستەیەوە هەیە. بۆیە کۆی ئەو خانانەی کە پەیوەستە بە بەرگری لەش کە پێیان دەوترێت ئیمیونسیال لە کاتی ترس و دڵڕاوچەیە زیاتردا دەبەزێت. ئەبێ هەردووشی باس بکەیت، ئەبێ پێی بڵێ کە تۆ دۆخەکە مەترسیدارە ئەگەر تۆ خۆت نەپارێزی هەڵکشانێکی زۆر لە ئارادا. بەڵام لە هەمان کاتیشدا من بەڕای من وەکو بواری پسپۆڕیەکەی خۆم کە لە بەرگری جەستەدا ئەم ترسانەی خەڵک ئەوەنەی کە زیانی هەیە سوودی لێ نابینین. هەر بۆیە زۆرێک لە نەخۆشەکانمان کە ئێستا گەنجن و هیچ توشبوویەکی تری نەخۆشیتریان نیە، نیشانەی نەخۆشتریان نیە، بەڵام لەگەڵەوەشدا نیشانەکان زۆر بە قورسی وەردەگرن و زیاتر تووشی مەترسی مردن دەبنەوە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایدەگەێنێت مەترسی ڕاگەاندنی 50,000 توشبووی نوێ بە پەتای کۆرۆنا لە هەفتەی داهاتوودا تەنیا پێشبینی تەندروستیە و ئەوە ئامار نییە. دەژڵێت ئێمە مەترسیمان دەربڕیوە ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان نەبن ئامارەکان لە هەڵکشاندا دەبێت. نەخۆشخانەکان وەک پێویست توانای وەرگرتنی نەخۆشیان نییە. بە جۆرێک خۆپاراستن لەم دۆخەدا باشترین چارەسەرە. ئێمە لەبەرەوەی سەرژمێریمان نییە ئێستا بتوانین ڕووپێوێشی تەواو بە پشکنینی تەواو بۆ هەموو هاوڵاتیان بکەین کە جاران ئەمان کرد. ئێستا ناتوانین لەبەرەوە ئەو ڕێژەیەکی تەقریبیە بە نسبەت ئەوانەی کە ئێستا توش بوون و بەرکەوتەکانیان لێکدانەوەی ئێمە بۆ بەرکەوتەکانی ئەوانەی کە هەن ئێستاەوە ئەو سەرچاوانەی کە هەن و نادیارن ئەوە وەکو پێشبینیە گەیڵین، بەڵام ڕاستیەکی حاشا هەڵنەگریش هەیە لە ناو بابەتەکە. لەبەرەوە هەستەکەین کە لە زۆربەی شوێنەکان ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە بەڕاستی. ینی ئێستا لە هەموو کا زیاتر هاوڵاتیان چاویان لە دەمی بەرپرسانی تەندروستیە، بۆیە دەبێت بە جۆرێک لێدوان بدرێت ڕەچاوی دەرونی خەڵکیش بکرێت و لە پاڵ ئەوەشدا دەکرێت ڕێنمایی هۆشداری تەندروستی بدرێت کە هاوڵاتیان نەکەونە دۆخێکی دەرونی ناجێگیرەوە. هەر لەم ڕۆژەوە پسپۆڕانی دەرونی دەڵێن ترساندنی خەڵک و بڵاوکردنەوەی زانیاری تۆقێنەر تەنانەت ئەرکی سێکتەری تەندروستیش قرس دەکات. ئەو سێکتەرەی لە ئێستادا زۆرترین فشاری لەسەرە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.